جەودەت بەڵێ ئاگات لە گۆران هەیە؟ گۆران ئەجە گۆران ئاگای لە کۆمپانیا مایە خۆزی ئەوەشم نەدەبوو جاکۆب دەبوو دەباشە توخوا دەست پێ مەکەوە ئەمڕۆ حەفلەی هەبوو حەفلەی چێ ئێ لە کۆتایە کتێبەکەی چاپ کرا الحەمدولیللا ماشەڵڵا وەمزانی بیرۆکەی بزنسەکی گەورەی پێیە کتابی چی دەبڕۆ بڕۆ دەکەی کۆ بڕۆ باش یاخوا بەخێر بێتەوە کوڕم وەرە پیرۆزیشت بێ گیانەکەم من ئەمزانی هەروە سەرکەوتووە بیت گۆران کوڕم فەرموو کوڕم باشی بابا باشم بابا یاخوا بەخێر بێت کوڕم ئەوە چێ وا بێتاقەتی چیتە لە باتی دڵت خۆش بێ ئەی بۆ چاپێکت بۆ نێنم باخیرێ غەرق بووە بەڵێ بابا باخیرم غەرق بووە بەڵام غەرق بوونێک کە هیچ کار لی دەرباز نابوو مەبەستت چییە بابا تو پێشتر چی ئیشەکەت دەکرد چ کوڕم تۆ پرسیارە پێشتری دوکانمە بوو بابا مەبەستم ساڵی هەشتایەکانە لە پاڵ دوکانداریت چی ئیشەشکت دەکرد باشە پرسیارە لۆ دەکەیت و بابا تو مەلا غەریبی دەناسی مەلا غەریب چێە مەلا غەریب ناوی ڕۆمانەکەی منە کورە ئەوزا ناو بڕام بوو ناوت لێنا مەلا غەریب بابا کورە ئەتو مەلا غەریبی لە کێ دەناسی بابا ئەمن نایناسم بەڵام پێرەچی ئەتو زۆر باش بیناسی باشە ئەتو پێم نارێ ناو بڕام بوو ناوت لەو کتابەی نا مەلا غەریب بابا بەخۆی ئەو ناوەی لێبوو کوڕم بەس پێم بری ئەتۆ کەینێ دەبیە بەشەر لۆ دەست لۆ هەموو بابەتە چی دەبەی ها بابا ئەو ڕۆمانەی کە چەندی ساڵە دەسترا دەزانین چێن دەردیتمەوە لە ناو کەنتۆڕەکەی توریتمەوە بابا ئەمنیش پێم باش بوو لێش هەر بە ناوی خۆم بڵاوم کردەوە بابا ئەتو پێشتر ئیشت لەگە بەحسەکان کردیە هەر ئەتوش ماڕی مەلا غەریبت تاڵان کردیە چی؟ گۆران باسی چیەکەی کوڕم؟ بابا ئەو سەروەت و سامانەیە کە هەشتی شت ئەموو لێ خەڵکی سەرساوە و لێ قەومەوانە پێدر وەشتای بێتی کوڕەکەت گۆران بۆ قسانەوە بە باوکەوت گۆران